بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شەڕی کەلەکین. لە ساڵی 1966دا وا ڕێکەوت جاشەکانی حوسێن و عومەر خدری سەرچیە دوو برای حەمە زیادی فەقێیانیان لە چیای کۆڕێک لە پڕ و بە شێوەیەکی ترسنۆکانە کوشت. حەمە زیاد یەکێک بوو لە قارەمانانی پێشمەرگە کۆنەکان و بە قارەمانەتی و چاونەترسی لە ناو هەواڵەکانیدا دەرکەوت بوو. حەمە زیاد ڕۆژی 20 کانونی یەکەم هاتە لام وتی ڕێگەم بدەن تۆڵەی دوو براکەم لە حوسێن و عومەر بسێنمەوە. منیش وەڵامم دایەوە کەوا ناتوانم وەڵامی ئەم داوایەت بدەمەوە تا پرس بە باوکم نەکەم. بەڵام ئەو چاوەڕوانی ئەو وەڵامەی نەکرد و گەڕایەوە. چوو کەوتە پشکنینی دەوروبەری گوندی کەلەکین، بەڵام بە مەبەستی تۆڵەسەندنەوە نە. جاشەکانی حوسێن هەستیان کرد کە حەمە زیاد لەو ناوەیە. بۆی دەرچوون و خۆیان لە کەمینێکی سەختدا لێداگرت. دوان لە پێشمەرگەکان شەهید بوون و پێنجی تریش لەوانی لەگەڵی بوون بریندار کران کە ئەمە ڕوویدا باوکم ڕێگەی حەمە زیادیدا تەمەیان بکە. هێزی باڵک هەستا و چوو گەماروی گوندی کەلەکینیدا. لە 27 کانونی یەکەمدا عەزیز شەریف و پارێزگاری هەولێر عەبدولوەهاب ئەتروشی هاتن بۆ چاری ناوکۆکیەکە. بەڵام سەرکردەی فێرقەید و محەممەد عەلی سەعید هێزەکانی خۆی پێشخست بۆ سپیلک و فەرمانیدا بە تۆپخانە شوێنەکانی هێزی باڵک بداتە بەرتۆپ کە کەلەکینیان گەمارۆدا بوو. لەسەر فەرمانی بارزانی من و ئیدریس و عەزیز شەریف و عەمید محەممەد عەلی سەعید چوین بۆ شوێنەکە بۆ ئەوەی کارێک بکەین پێشمەرگەکان بکشێنەوە. کە گەشتینە خەلیفان بەرادەران هەواڵیان داینێ کەوا شەڕ لە کەلەکین داگیرسەوە و گەرم بووە و پێشمەرگە چوونەتە ناو گوندەکە و جاشەکان هەڵاتون بۆ مۆڵگەی سپیلک. تۆپ باران بوو بەهۆی شەهیدبوونی 6 پێشمەرگە کە هەواڵی شەهیدبوونی ئەوانم بیست لام کردەوە بەلای عەمید محەممەد عەلی سەعیددا و تووڕێیم گەیشت بووە ڕادەی ئەو پەڕی و پێم وت تۆ تاوەباری و ئەنجامی ئەوەی کردوودا دەکەوێتە ئەستۆت. ئەویش تێگەیشت کەوا کارێکی زیلی کردووە و ترسا لە ئەنجامی ئەوەی کردبووی و وا هاتە پێشچاو کە زۆر مەبەستی بوو چارەسەری بارودۆخەکە بکات. فەرمانمان دەرکرد بۆ تۆپخانەی پێشمەرگە کە ڕووی تۆپەکانیان بکەنە مۆڵگەی سپیلک و دەست بکەن بە تۆپبارانکردنی. تێگەیشتن کەوا بەڕاستمانە و باڕێوەیە شەڕێکی گەورە لە نێوان هێزەکانی ئێمە و سپادا بقەومێت. عەزیز شەریف هەوڵێکی لە خۆبوردووانەیدا بۆ ئەوەی تۆپبارانەکە بوەستێنرێ. سەرنجام لەسەر ئەوە ڕێکەوتن کە هەموو جاشەکان لە کەلەکینەوە بگوازرێنەوە بۆ بەغدا و پۆلیس بێنە شوێنیان و نەهێڵرێ پێشمەرگەش بچنە ناو گوندەکە. بەم جۆرە چاری پرسەکە کرا. پلانەکەی 29 ئەیلولی 1970 بەیناوبین لە ڕێگەی دەستگای پاراستنی شۆڕشەوە دەنگ و باسێکمان لەباری ئەوە پێدەگەیشت کە حکوومەت بە مەبەستی لە ناوبردنی ژیانی بارزانی خۆی ڕێگەی پیلانانەوەی گرتووەتە بەر. یەکێک لەو پیلانانە ئەوە بوو چەند پاسێکی گەورە کە پڕبن لە هێزی کۆماندۆس و جلوبەرگی ئافرەتیان لەبەردا بێت. بیان بۆن بۆکانی شێخی باڵک لە حاجی ئۆمەران و لەوێ خۆیان بشارنەوە و پاشان دەست بکەن بە هێرشبردن. پاش لێکۆڵینەوەیەکی ورد ئەم خەیاڵیان لە مێشکی خۆیان دەرکرد چونکە دەرفەتی سەرکەوتنی زۆر کەم بوو. بیریان لەوەش کردەوە کە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژ بنێرن ڕێ بە بارزانی بگرێ ئەنجا بە دەستگای کۆنتڕۆڵ بتەقێندرێتەوە بەڕوویدا. بەڵام ئێمە لە کاتی خۆیدا لەمە بە ئاگا بووین و چی پێویست بوو بۆ دابینکردنی سەرنەکەوتنی ئەم پیلانش کردمان تا ئەگەرە هات و جێبەجێیان کرد هیچ ئەنجامێک نەگەیەنێ. من و ئیدریس هەوڵماندا باوکم ڕازی بکەین هەندێک کاری ئاسایشی بۆ بکەین لەباری چۆنێتی پێشوازیکردن لە میێوانەکانی. بەڵام ئەو ڕێنەدا کەس لەوەنا بپشکنرێت کە دێن بۆ لای نەخوازەڵا ئەگەر لە پیاوانی ئاینی بن. لەباری نەخشەی پلانی 29 ئەیلولەوە حکوومەت داوای لە دەستگای هەواڵزانینی ئەڵمانیای دیموکرات کردبوو کە بە ناوی شتاسیەوە ناسرا بوو بۆ ئەوی یارمەتی بدات و شارەزایی خۆی بخاتە بەردەستی. من ناشتوانم بەجەختەوە ئەوە بڵێم کە ئاخۆ لایەنی ئەڵمانی دەیزانی مەبەزلەم پیلانانەوەیە بارزانی خۆیەتی یان کەسێکی ترە. لە ڕۆژی 15 ئەیلولی 1970دا دوو مەلا هاتن بۆ بارەکەی بارزانی کە عەبدولجەبار ئەعزەمی سونی مەزهەب و عەبدولحوسێن دەخیلی شیعە مەزهەب بوو. هاتبوون سەر لە بارزانی بدەن.
ئەویش بە گەرمی پێشوازی و بە خێراتنی کردن. ئەمانە بە قسەی خۆیان بەهۆی بەدبوونی بارودۆخی نێوان شۆڕش و ڕژێمەوە هاتون و باسی کاریگەری ئەو بەدبوونی بارودۆخیان لەسەر ڕای گشتی کرد و وتیان ئێمە هاتوین تا بارزانی ئاگادار بکەین، واتە بارزانی ئاگادار بکەن کەوا دەست دەدەنە هەڵمەتێک لە نێوان زانایانی ئاین و خەڵک بۆ ئەوەی هەوڵێک بدەن بۆ گرتنی ئەو کلێنانە و دەیانەوێت ڕای بارزانی لەم ڕۆوە بزانن و ئاخۆ ئەم نیازی ئەوان چۆنە لای. بارزانی نیازەکەی پەسەند کرد کە بیریان لێ کردبەوە و دڵگەرمی خۆی بۆ پیشاندان و هانیدان جێبەجێ بکەن. تومەز ئەو شۆفێری ئۆتۆمبیلەکانی لێ دەخوڕی یەکێک بوو لە کاربەدەستانی دەستگاکانی مخابرات. بەپێی ئەو فێرکردنەی لە مخابراتەوە فێریان کردبوو، هاتنەکەی خۆی بە هەلزانی هەندێشتی کرد بۆ شارەزابوون لە ناوچەکە و توانی بزانێ بارزانی لەکوێ دادەنیشێ و مرۆڤ لەکوێوە دەگاتە ئەو شوێنە و لەکوێوە لی دەردەچێ. ڕۆژی 29 ئەیلول وەفدی چاوەڕوانکرا و گەیشتە حاجی ئۆمەران. ئەم جارە دوو ئۆتۆمبیل هاتبوون، یەکێکیان توێتە ستێشن بوو، ئەویتریان شۆفرلێتی ساڵۆنی مۆدێلی 1965 بوو. ئەفسەری بەرپرسی سەیتەرەی حاجی ئۆمەران دوو ئۆتۆمبیلەکەی وەستاند و نەیهێشتێ پەڕن و ڕوو بکەنە بارەگای بارزانی. بەڵام عەبدولجەبار ئەعزەمی لێی دەرپەڕیە دەرەوە و هەر ڕەشەی لێکردکەوە لای بارزانی شکاتی لێ دەکات. کابرای بەرپرسی سەیتەرەکە ترسا و ڕێی ئۆتۆمبیلەکانی بۆ بەرەڵا کردن. سەعات 4 پاشنیۆڕی ئەو ڕۆژە لەگەڵ دکتۆر مەحموود لای باوکم بووین. باوکم کاتی دیاریکراوی لەگەڵ دکتۆر مەحموود هەبوو دارزی لێ بدات. لەو کاتەدا ئەفسەرەکەی بارەگە هاتە لامان و پارچەیە کاغەزیدایە دەستم تێیدا نووسرا بوو مەلاکان گەیشتون و چاوەڕوانی هاتنی بارزانی. بارزانی ژووتی نوێژی عەسر دەکەم و دێم، سەعات 5:30 لایەن دەبم. بە دکتۆر مەحموودم وت ئەگەر تۆ بڕۆی بۆ پێشوازیکردنی میێوانەکان من دەڕۆم ڕیشم دەتاشم و سەعات 5 دەگەڕێمەوە. ئیدریس لە ماڵ نەبوو، چوو بۆ سەردانی بارەگاکانی پێشمەرگە لە زۆزک و گەریە بێش و حەسەن بەک. سەعات 4:55 خولەک دەنگی تەقینەوەیەکی گەورەم گوێ لێ بوو. وامزانی دەنگی تەقینەوەی مینی دێنامیتە لەو جۆرەی بۆ شکاندنی بەردی چیاکان بەکاردەهێنرێت. بەڵام ڕاوسەوخۆ دەنگی گول لە تەقینەوەیەکی زۆریشی بەدوا دەهات. ڕاست و ڕەوان ڕام کرد بەرەو ماڵی باوکم. وامزانی باوکم لەوەیە، بەڵام لەوێ نەمدی. تفەنگەکەیم هەڵگرت و بە هاڵەداوان ڕام کرد بۆ ئەو شوێنەی پێشوازی میێوانی لێ دەکات. لە نیها دەمپرسی باوکم لەکوێیە؟ وتی کوژرە. کەوتمە زەوی، هێزم لێ بڕا، بەڵام پاش تۆزێک زۆرم لە خۆم کرد و هەستامەوە و ڕوم کردە شوێنی تەقەکە. لە ڕێدا تووشی پێشمەرگە ڕەسوڵ خدر بووم کە یەکێک بوو لە پاسەوانەکانی باوکم. لە باری باوکمەوە پرسیارم لێ کرد، وتی سەلامەتە، دڵت خەتەرە نەکە، بەڵام پڕژی یەکێک لە نارنجۆکە فرێدراوەکانی بەرکەوتووە و برینداری کردووە. پاشان بۆم دەرکەوت کەوا بارزانی پێش ئەو کاتەی خۆی دیاری کردبوو بۆ دێتنی میێوانەکان ڕاستەخۆ پاش نوێژی عەسر چوو بوو بۆ لایەن، چوو بووە ژوورەوە و بە خێراتنی لێ کردبوون و دانیشتە بوو. لەو کاتەدا پێش خزمەتەکە کە ناوی شەریفی کوڕی شەریف بوو هاتبووە ژوورەوە و چای هێنابوو بەسەر میێوانەکانی دادەگێڕا. لە نێوان باوکم و بۆمباکەدا وەستا بوو کە لە ناو جلەکانی ئیبراهیم خوزاعیدا بوو کە یەکێک بوو لە مەلاکان. بە جۆرێک چایچێکا بوو بە دیوارێک کە بۆمباکە لە ناو جلەکانی ئیبراهیم خوزاعیدا تاقیەوە. باوکمی لێ پاراست و خۆی پێوە بوو. بەم جۆرە بارزانی بە پەرجوویەک بە سەلامەتی لەو پیلانە ڕزگاری بوو. لە ژووری پێشوازیدا 4 لەوانەی هاتبوون بە ساچمەی بۆمباتە قەندراوەکە کوژران. دانیشتوەکانی لای ڕاست و چەپی باوکیشم بریندار بوون و کێیان توانی ڕاکاتە دەرەوە ڕای کرد. بارزانی ژوورەکەی بەجێهێشت و هاواریدا کردە پێشمەرگەکان کەسیان مەکوشن. بەڵام دوو شۆفێرەکە پاش ئەوەی کە نەیانتوانی بگەنە لای ئۆتۆمبیلە شۆفر لێتەکە کە ئەویش وەک ئۆتۆمبیلەکەی تر بۆمبا ڕێژ کرابوو لە جێگەی لایتەکانی پاشەوەیدا ڕۆکێت قایم کرابوو تا ئەگەر شۆفێرەکان سەرکەوتن و هەڵاتن بیانێن بە هەر ئۆتۆمبیلێکەوە شوێنیان بکەوێ. ئەم دوو شۆفێرە چۆنیان بۆ ڕێدەکەوت نارنجۆکی دەستیان هەڵدەدا. دیارە ئەمەش نیشانی ئەوەیە کە هەر لە سەرەتای کارەوە پلانی هەڵاتنی شۆفێرەکان کە هەردووکیان ئەفسەری ئاسایش بوون ڕەچاو کرابوو. بەڵام هیچ نیشانێکی ئەوە دیار نەبوو کەس ڕزگاربوونی مەلاکانی مەبەست بوو بێ. بارزانی بە ساچمەیەک بە ڕوشانێکی سادە ڕوشا بوو. بەشێک لە پاسەوانەکانیش بریندار بوون. ئیتر لە توانادا نەمابوو دەنگی کەس بەسەر هەرا و زەنای پێشمەرگەکاندا زاڵ ببێ
کە کەوتبوونە ڕاوەدوونانی دوو شۆفێرەکە. دوانیان چوونە ماڵێکی نێزیکی میوانخانەکەی بارزانیەوە و لێوێەوە تا کوژران هەر بەرگریان دەکرد و نارنجۆکیان هەڵدەدا. دکتۆر مەحموودیش تا دوایی هەر لەگەڵ بارزانی بوو. ئەویش سەلامەت بوو، نەڕۆشا بوو، نابرینداریش بوو. بارزانی لەو کاتەدا کە ساچمەیەکی بچووک بە ڕوومەتی کەوت لە بانێژەکەدا وەسا بوو. فەرمانی دەدا کە کەس هەڵاتوەکان نەکوشێ. لەو کاتەدا ویستی جگەرێک داگیرسێنێ، دکتۆر مەحموود لایەکی کردەوە بەلایدا و دەستی گرت و پێیوت: خوا شەڕی لێلا دایت، ئێستا کاتی جگەرە کێشانە، بۆ خاتری خوا بڕۆ شوێنێکی بێمەترسی. بەشێک لە مێشکی پڕژ و بڵاوە بۆی پیاو کوژەکان کە بەر بۆمباکە کەوتبوون بەرجلەکانی بارزانی کەوتبوو. سعات 5:25 خولەک بە کوژرانی پیلانگێڕەکان هەموو شتێک بڕایەوە. پاشەوەی خەڵکەکە هەموو بڵاوەیان لێ کرد، ئۆتۆمبیلە توێتە کات بۆ دانراوەکەش تەقیەوە و پەرزۆڵەکانی بە تەختانەکەدا بڵاو بوونەوە. نازانم ئەگەر وا درەنگ نەتەقیایەتەوە چی بەسەر خەڵکەکە دەهات. 9 کەس لە بەلاکان لەگەڵ دوو شۆفێرەکەدا کوژران و دوو پێشمەرگەش کە سەلیم زوبێر بارزانی و مەحموود شەریف نزاری بوون، شەهید بوون. 14 کەسی تریش بریندار بوون. سعات 6 عەسر ئیدریس گەڕایەوە. بەرلەوەی بگاتە جێ نێردراوێکم نار بۆ لای لە دەربەند پێشوازی لێ بکە و لەوەی کە ڕوویدا و لە سەلامەتی باوکم ئاگاداری بکە. هەروە پیلانەکە لە ناو هاوڵاتیاندا بڵاو بووە و خەڵک ڕوویان کردە حاجی ئۆمەران. بە هیچ ڕازی نەدەبوون. دەبوو بارزانیان بە چاوی خۆیان بدیایە. هەموو سپاسی خۆیان دەکرد کەوا بارزانی لە سایی خواوە سەلامەت بوو. بۆ شەوەکەی بروسکەیەکمان بۆ هەموو لق و بارەگاکان و بنکەکانی پێشمەرگە لێدا ڕامان سپاردن کە خۆیان بگرن و کارێکی وانەکەن کەسی پێ تووڕە ببێ. بروسکەیەکمان لە سەرکردایەتی وڵاتی عێراقی حیزبی بەعسەوە بۆ هات بۆ پیرۆزبایی با ڕزگاربوونی بارزانی و ئامادەی تەواوی سەرکردایەتیانی دەردەبڕی بۆ هاوکاری لەگەڵماندا بۆ هەوڵدان لە پێناو پەردە هەڵدانەوە لە ڕووی ساسکەرانی ئەو پیلانە و ئەوانی تیایدا بەشدار بوون. ئێمەش وەڵاماندانەوە کەوە ئەوانی پلانەکەیان جێبەجێ کرد لە بەغداوە هاتبوون. پاشان سەرۆک کۆمار دکتۆر عەبدولستار جەواری کە یەکێک بوو لە وەزیرەکان با نوێنەرایەتی خۆی نار بۆ پیرۆزبایی و دەربڕینی پێناخۆشببوونی خۆی لەو ڕووداوە و جەختکردن لەسەر ئەوەی کە بە هیچ جۆرێ ئاگای لێ نەبووە. لێژنەیەکی تێکەڵیش لە هەردوو لا پێکات بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە کە لەم کەسانە پێکاتبوو. حامید عانی بریکاری وەزارەتی ناوخۆ و حازم قازی بەڕێوەبەری ئاسایشی هەولێر و مقدم ڕوکن عەلا جەنابی لەلایەنی ئیستیخباراتی عەسکەریەوە، عەلی عەبدوڵڵا و شێخ ڕەزا گوڵانی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و ئیحسان شێرزاد و نافیز جەلال. لێکۆڵینەوەکە لە بەرهۆیەکی سادە هیچ ئەنجامێکی بەدەستەوە نەدا کە هۆیەکەش ئەوە بوو بە گوێرەی ئەو زانیاریانەی دەستگاکانی هەواڵزانینی شۆڕش دەستیان خستبوون ڕژێم خۆی پیلانەکەی ساز کردبوو. لاشەی یەکێک لە دوو شۆفێرەکەمان نەدایەوە، بەڵام لاشەکانی ئەوانی ترمان دایەوە دەستی کە سوکاریان. دەڵا کوتەیەکی سەخت کەوتە ناو دەستگاکانی حکوومەتەوە، چکە وایان گومان دەبرد کەوا شۆفێرەکە زیندووە و ئێمە بە زیندوی لای خۆمان گلمان داوەتەوە. بەرپرسانی حکوومەت بە جارێ شێت بوون، کەوتنە گرتنی هەر کەسێ گومانی لێ بکەن کە شتێک لەباری ئەو شۆفێرەوە دەزانن و زۆریان لێ سزادان و تەنانە ژمارەیەکیشان لەژێر سزادا شەهید بوون، وەک مەجید حاجی قادر. لەلایەکی ترەوە بۆمان دەرکەوت یەکێک لە شۆفێرەکان برای عەلی کوخیە و برایەکی تریشی هەیە کاتی خۆی مەحموود ئێزیدی لاپڕ کوشتە بوو کە یەکێک بوو لە سەرکردا قارەمانەکانی شۆڕش و پاشان پەنای بردبووە بەر حکوومەت و ڕێکخراوی ناوخۆیی پارتی لە مووسڵ کەوتە بەدواداچوونی و لێی نەگەڕا تا کوشتی. سەرکردایەتی پارتی و شۆڕش کۆبوونەوە و هەندێکیان داوایان کرد کەوا پەیوەندی لەگەڵ ڕژێم بپچڕێنرێ و شەڕ دەست پێ بکرێتەوە. بەڵام بارزانی دژی ئەم بۆچوونە بوو، وتی نەخێر، ئەگەر دەست بکەینەوە بە شەڕ با لە پێناوی کەرکووک و خانەقین و شەنگاردا بێت نەک بەهۆی منەوە. پاشان وەزیرەکانمان گەڕاندەوە بۆ بەغدا بۆ ئەوەی دەست بکەنەوە بە کارەکانی خۆیان. بۆ ڕاستیش دەڵێم ئەم دەست درێژەی لە 29 ئەیلولدا ڕوویدا دوا هیوای چارەسەرکردنی بە ئاشتی پرسی کوردی لەناو برد و دەرکەوت پرسەکە ماوەتەوە سەر تەنیا کات و متمانە لە نێواندا هیچ نەباوە. بەڵام پرسیارێکەیە لێرەدا خۆی دادەسپێنێ ئاخۆ ئەم بەلایەنە ئاگایان لە پیلانە بووە یاخۆ تەنیا ئامێرێک بوون بەدەست پیلانگێڕەکانەوە و ئەمانیا کرد بە قوربانی ئەم پیلانە
من لام وایە ئەمانە نەیاندەزانی بۆچی هاتوون. بەشێکیشان هەر هیچیان لەبارەی ئەو کارەوە لە مێشکدا نەبوو کە بۆی نێردرابوون. ئەوەی دەرکەوتوو و ئاشکرا بووە ئەوەتە عەبدولجەبار ئەعزەمی و عەبدولحوسێن دەخیلی و غازی دلێمی و ئیبراهیم خوزاعی یا هەر بۆ خۆیان لە ڕەگەزەکانی ئاسایش بوون یا لەوانە بوون لەگەڵ ئاسایش هاوکاری دەکەن، بەڵام بە درێژایی لە پیلانەکە ئاگادار نەبوون. هەرچی خوزاعیە کە تۆمارکەرە بۆم ڕێژەکەی هەڵگرتە بوو. ئەو لای وابوو دەنگی بارزانی و قسەکەرەکانی تر دەخاتە سەرشریت و هیچی تر نە. بەڵام هەردوو شۆفێری دوو ئۆتۆمبیلەکە ئەوان لەوانە بوون کە دەستێکیان لە پیلانەکەدا هەبێ و لە ورترین وردایەتیەکانی ئاگادار بن. لە 5 تشرینی یەکەمدا کۆبوونەوەیەکی سیاسی سەربازی گیرە. ئەندامانی کۆمیتەی ناوەندی و سەرکردەی هێزەکانی پێشمەرگەی تێدا بەشدار بوون. چەند کەسێکی نیشتیمان پەروەریش لە بەشێکی کۆبوونەوەکانی ئەم دانیشتنەدا بەشدار بوون. لەم کۆبوونەوانەدا لەو هەنگاوانە کۆڵرایەوە کە دەبێت لە بەڕووناکی ئەو شتە تازە ڕووداوانەدا بنرێن. عەزیز شەریفیش لەم کۆبوونەوانەدا ئامادە بوو، بەشداری تیایاندا کرد. هەروها کرێملینیش چەندین نامەی نار بۆ بارزانی لە هەموو ئەو نامانەدا سەخەتگیری و جەختی خۆ دوورخستنەوەیان لە شەڕ دەکرد و باسی ئەوەشیان کردبوو کە لەم بارەوە وەفدێک دەنێرێ بۆ لای بارزانی. بڕیاردرا ساڵح یوسفی و ئیحسان شێرزاد و نافیز جەلال و دارا تۆفیق لەگەڵ عەزیز شەریفدا بڕۆن بۆ بەغدا تا گوێ لە قسەی بەرپرسانی ڕژێم بگرن و دڵنیا ببن ئەوان نیازی کردنی چیان هەیە. ڕاستپێریەکانی بارزانی لەو کاتەدا هەموو ئەویان دووپات دەکردەوە کە دەبێ خۆیان بگرن و کارێکی وانەکەم بیانوێک بدەن بەدەستی ڕژێمەوە. لە 25 تشرینی یەکەمی 1970دا وەفدێکی سۆڤیەتی بە سەرۆکایەتی بابەجان خەفورۆڤ ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی سۆڤیەتی و ئەندامەتی نیچکین و هەندێک لە ئەندامانی باڵیۆزخانی سۆڤیەت هاتن و دیداری بارزانیان کرد و پیرۆزباییان بە بۆنەی بە سەلامەت دەرچوونی لە پیلانەکەدا لێ کرد و نامەیەکیشیان لە سەرکردەکانی سۆڤیەتەوە بۆ هێنابوو. بە پێچەوانەی ئەوەی کە نامەکە سازکردنی پیلانەکەیدا بووە پاڵ ئیمپریالیزم. وەفدەکە ئامۆژگاری بارزانی بەوە کرد کە دەستپێشخەری بۆ دەستپێکردنەوەی شەڕ لە بەرژەوەندی میلەتی کوردان نییە و ئەوانیش دەزانن کەوا لە سەرکردایەتی بەعزدا کەسانێکی پیس و نەفام هەن پێیان ناخۆشە ئاشتی جێگیر ببێ و پەرسی کورد لە ڕێگەی ئاشتیەوە چارەسەر بکرێت. بەڵام کەسانی واشیان تێدا هەیە حەزیان لە گەڕانەوەی شەڕ نییە. منیش دەڵێم ئەم قسەیەکی بۆش و هیچ و پوچە و خۆپەرستی تێدا زەق دیارە. بەرژەوەندی سۆڤیەت لەم قسانەدا ئاشکرایە، چونکە هەموو هەوڵ و تەقەلای سۆڤیەت بۆ ئەو بوو شۆڕشی کورد بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ ڕژێم با لەسەر حسابی کوردیش بێ. پاش گەڕانەوەی وەفدەکەی سۆڤیەت وەفدێکی پیرۆزبایی لە حیزبی شیوعی عێراقیشەوە بە سەرۆکایەتی عەزیز محەممەد سکرتێری حیزب هات کە لە موکەڕەم تاڵەبانی و دکتۆر ڕەحیم عەجینە و کەریم ئەحمەد و عەبدوڵڕەزاق سافی پێک هاتەبوو. ئەمانیش هەر ئامۆژگاری ئەوەیان کردین واز لە خۆڕاگری نەهێنین. لە 25 تشرینی دووەمی 1970دا ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی کورد کۆبووە. لەو کۆبوونەوەیدا بڕیاردرا یاداشتێک بدرێ بە ڕژێم داوای دەستنیشانکردنی هەڵوێستێکی ڕۆشن و دیار و مەبەستداری تێدا بکرێ. لە یاداشتەکەدا ئاماژە بۆ ئەوە بکرێ کە ئەو دۆخی ئێستا هەیە دۆخێکی نەئاساییە و پەیوەندی نێوان هەردوو لە گەیشتۆدە ڕادەی ئاڵۆزی و ساردی پێویستی باکردنی کارێکی ئەرێنیە. ڕێژەمیش دەست بە جێوەڵامی دایەوە کەوا وەفدێک دەنێرێ بۆ چاوپێکەوتن و گفتوگۆ لەگەڵ بارزانی ئەگەر بارزانی ئارەزووی لێبێ. لە 2 کانونی یەکەمی 1970دا وەفدەکە گەیشت و بڕیاردرا چارەی دۆخەکە بکرێ بۆ ئەوەی هۆیەکانی ئاڵۆزی و دڵ لە یەک ساردی نەهێڵدرێن. هەروەها ڕێککەوتن لەسەر بەرەڵاکردنی گیراوەکانی هەردوو لاو دانانی ڕادەیەک بۆ تێکدەری و کردنەوەی لاپەڕەیەکی نوێ. لە ڕۆژی 16 هەمان مانگدا دوو نێردا لەلایەن سەرۆک ئەحمەد حەسەن بەکرەوە هاتن بۆ لای بارزانی. نامەیەکی دەمیان پێبوو لە سەرۆکەوە گلەی حاڵی خۆی تێدا کردبوو لە پیاوانی حکوومەت و وتبووی ئەم تاخمە بەرپرسانە گوێی بۆ شل ناکەن و ئامۆژگاریەکانی لەگوێ ناگرن و دیسانەوە جەختی لەسەر ئەوە کردبەوە کەوە ئاگای لەو پیلانە نەبووە کە بۆ بارزانی ڕێکخرابوو. داوای هاوکاریشی کردبوو وێڕای ئەوەی بارزانی لە ئاستی بەرپرسی خۆی دابێ و هەوڵ بدا بۆ چاکردنی دۆخەکە و دەرکردنی لا ڕێگرەکان. نازانم ئاخۆ بەکرد لە قسەکانیدا بەڕاستی بوو یان ئەوە بەشێکی شانۆنامەیەک بوو کە ئەکتەرەکان ڕۆڵەکانی لەناو خۆیاندا دابەش دەکەن و داسەڵاتیش لە ڕاستیدا خۆی مەڵازدا بوو بۆ شۆڕش و بڕوو بیانووی دادەهێنا
بۆ ئەوەی هەرچی بەدناوی و نەنگیەک هەیە هەمووی بنووسێنێ بە پارتیەوە و بیکات بە بەڵگە و پاساودەری دەستدرێژیکردن یا لەکەدارکردنی ناوبانگی شۆڕش. بۆ نمونە لە ڕۆژی 3 تەمووزی 1972 قایمقامی شنگار لە پڕ کوژرا و وەزارەتی ناوخۆ لە بەیاننامەی ڕاگەیاندنی کۆچی دوایی قایمقامی باسکراودا بە ئاماژە ڕووی پەنجەی تاوانبارکردنی کردا پارتی. پارتیش کەمترین پەیوەندی بە کوژرانی ئەو کار بەدەستەوە نەبوو. بەڵام سەرکردایەتی لقی یەکەمی پارتی ئەم ئاماژەیەی بەو چاوە تەماشا کرد کە نیشانی مەترسیەکی ڕاستەقی نەبێ. ئەندامەکانی دەست بەجێ و بێ ئاگاداری بارزانی یان مەکتەبی سیاسی شاری مووسڵیان بەجێهێشت نەوەک حکومەت دەست بداتە تۆڵسەندنەوەیەکی گەوجانە لە دژی ئەوان. ئەمەش بۆ خۆی ئەوەندەی تر گومانی حکومەتی زیاتر کرد کەوا لەوانەیە پارتی دەستێکی لەم کارەدا بوو بێ. پاش ڕووداوەکە و بەهۆیەوە حکومەت هێرشێکی سوپایی بردا سەر چیای شنگار و دێهاتەکانی لە ئاسمان و زەویەوە دایە بەر بۆمبا و ئەم هێرش هاوردوانە تاوانگەلێکی ناشرینی زۆریان دەرحەق بە هاوڵاتیانی بێگوناه کرد. پاشان لێژنەیەکی هاوبەشی لێکۆڵینەوە پێکات کە هەرچی لێکۆڵینەوەیەکی کرد سوودێکی نەبەخشی. بەڵام ئەم زانیاریانی بۆمان هاتن جەختیان لەسەر ئەوە دەکرد کەوا کوشتنی قایمقام سازکراوی دەوڵەتێکی بێگانە بوو مەبەز لێی وروژاندنی گیر و گرفتی ناوخۆیی و ڕووخاندنی ڕێکەوتنی ئادار بوو.